ئێمە وەکو دەستگای پێشمەرگە بۆ کاری مرۆیی داواکاریەکەمان پەیوەستە بە خەڵکی هەرێمی کوردستانەوە کە چەندین ساڵە ئەبینین لەلایەنی حکوومەتی عێراقیوە زوڵممان لێکرێ و برسی ئەکرێن و کاری گردبوونەوەکەمان ئەوە بوو کە پەیامێ بە وەزیری دارایی بەڕێز تەیب سامی بگەێنین کە کوردستان بە خوێنی پێشمەرگە بنیاد ناوە و ئەو سیاسەتە چەوتەی کە جەنابی گردوویەتێ بەر با بەبیری بێنمەوە هەریەزی پێشمەرگە بوو شکۆی بۆ حکوومەتی عێراق و خاکی عێراق گەڕانەوە و من داوای لێ ئەەکەم بەخۆی ئابچێتەوە و بێتە دەم و موچە و بوجەی خەڵکی هەرێمی کوردستان جارێکی تر تاخیر نەکا و ئەم ملەتە زندووە و ئەم ملەتە خاوەنی هەڵوێستە بێت و ئەم ملەتە پاشان دڵنیابن هەڵوێستی دیکەیانە بێ و تا شەقامی عێراقیش دڵنیابن ئەتوانین بیجوڵێنی. باسیەوەت کرد کە سکاڵاتان تۆمار کردەوە لەکوێ سکاڵاتان تۆمار کردووە تا ئێستا؟ بەڵێ ئێمە سکاڵامان تا ئێستا لە نەتەوە یەکگرتووەکان لە چەند وڵاتێک وەکو وڵاتی بریتانیا و فەڕەنسا و پاشان ئەتەوە یەکگرتووەکانی سکاڵامان تۆمار کردووە دژ بە سیاسەتە چەوتەکەی تەیب سامی و بە دیاریکراویش چەندین یاداشمان داوەتە کۆنسوڵخانەکان و چەندین ڕێکخراوی مرۆییشمان ئاگدار کردوێتەوە لەم حاڵەت دواکەوتنی موچە لایەن حکوومەتی عێراقەوە کە بە هەر بیانوێک بێ کە موچە بە خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نادا دیارە گرانیەک و قورسێکی زۆری خستە سەر شانی خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت موچەخۆران چونکە موچە بژێوی بنەڕەتی خەڵکی هەرێمی کوردستانە و بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستانیش موچەخۆرن وەک دیارە منش وەکو موچەخۆر کە موچەخۆر لە ناو ماڵی منە هەیە یعنی ئەو بار گرانی و قورسیە تەشەنەی کردو بۆ ناو هەموو ماڵی تاک بە تاکی هەرێمی کوردستان لە ڕاستیە.